خۆشەویستان ئەمڕۆ ستۆدیۆکەمان پڕ بووە لە هەنگوین باسی هەنگوینێکی ڕەسان و باسی هەنگوینێکی ساختە دەکەین کە چۆن لێکیان جیا بکەینەوە تایبەتمەندیەکانی هەنگوین بە گشتی چین لە شانەی هەنگوینەوە بیگرە لە بۆنی هەنگوینەوە هەروەها تامەژی جیاوازەکانی هەنگوین جۆرە جیاوازەکانی هەنگوین هەموو زانیارەکان بە وردی لەم تۆڕی ئەمڕۆ بانیز باش کوردستاندا لەگەڵ کاکە ئیدریس عەبدوڵڵا هەنگەوان گفتوگۆی لەسەر دەکەین. کاکە ئیدریس بەخێر بێ. زۆر سپاس بۆی لەگەڵمان ئامادەی. چەند جۆرێک هەنگوینت بۆ هێناوین با بزانین جۆرەکانی هەنگوین بەگشتی بۆ چەند جۆر پۆلێن دەبن. بەڵێ من سەرەتا بڵین ئەمە هەنگوینی سنووقە ئەم ئیتارێکە دام ئەگەر بەردیکەیتەوە نیشانی کامێری بێ سپاس دەکەین. ئەمە هەنگوینی سندوقە تەبان ئەمە هەنگوینی سنووقە ئەمە ئەساسەکەی بڵین بۆی دائەنی ئەمە هەنگوینی هەر سنووقە بە هەمان شێوە ئەمە ئیتارەکەی تەبیعیە لە نیشانەکەی تەبیعیە ئەمە هەر ڕەنگەکە خۆی هەڵی بەسێمەی لای جەنابە زۆر چاکە ئەوە لە کامێرەکەەوە دیێرە و بینە. بەڵێ ئەمانە هەنگوینی بەڕین واتە هەنگوینی هەنگەژاڵ ئەمە هەنگوینێکی کێویە خۆڕسکە ئەمە ئیلا جەنابە دەمە هەنگوینی شاخە هەنگوینێکی خۆڕسکە بەس هەنگوینی بڵین هەنگی خۆمانە هەنگی ماڵیەکە زیاتر لە بەهاران پورانگەکان دەرەچێ بڵێم لە ناو دارە جار وایە جێگیرە بێ جار وایە لە ناو شاخە جێگیرە بێ ئەمەی لای جەنابەت بەڵێ ئەمانە هەنگوینی پاڵاوتەن واتە هەنگوینی ئەم سنووقانە ئەوە بە فەرازە ئەیکەین بە پاڵاوتە لە شانەکەیە جێ ئەەکەیتەوە چەند جۆرە مێنەوە. کاک ئیدریس جۆرەکانی هەنگوین زۆرن لە نێوان دیانیان ئێمە چۆن بتوانین هەنگوینێکی پاک هەنگوینێکی ساخ لە هەنگوینێکی ساختە جیا بکەینەوە. خۆی من چەند جاری تر لەو بەرنامەی جەنابتان ئاماژەم پێکردووە بە قەزەی هەنگوینی سەختە و هەنگوینی سروشتی بەنسبەت هاوڵاتیان تۆزێک زەحمەتە جیاکردنەوەی هەنگوین یان بۆ نمونە ئەو هەنگەوانەی کە خۆی ئەو هەنگە پەروەردە ئەکا چۆن پەروەردەی ئەکات ینی تۆ لە قەزەی هەنگوینە هاوڵاتیان ینی هەنگەوانێک بناسن باشە بڵێن بۆ نمونە ساڵانە لە پێشەنگای هەنگەوانان لە بڵم بە تایبەتی لە کۆمەڵی هەنگەوانانی سلێمانی من لێرەوە دەستخۆشیان لە یەکەم ساڵانە لە مانگی تقریبی دە یانزەیە ساڵانە پێشەنگایەکە کرێتەوە لە سلێمانی بڵین لە پارکی ئازادی هەموو هەنگەوانەکانی سنووری پارێزگای سلێمانی تیاکۆ ئەبێتەوە تۆ ئەتوانی بۆ نمونەوەک و کەسێک کە عشقی هەنگوینیان هەنگوین وەکو دەوا وەکو دەرمان بۆ هەموو شتێک باشە هەنگوین کە ئەو کەسانی کە هەنگوین بەکارێنن هەنگەوانێک بناسی هەنگەوانێک بکەی بە مەعمیلی خۆت ئەنی ساڵانە چۆن دەڵی هەنگوین لە هەنگەوانەکە بکڕی ئەو هەنگەوانەی کە هەنگیش پەروەردەکە ئەوە ئەگەرێتەوە خۆی خوای خۆی بەس تۆ کە چەند جارێک لە هەنگەوانێکە کڕی زانیت هەنگوینەکەی سەختەی و بەکەڵ ناتوانانی هەنگەوانەکە بگۆڕی کە بکرێ بە نسبەت هاوڵاتیان زیاتر لە دەستی هەنگەوانەکان هەنگوین بکڕن باشترە یان لەو شوێنێک کە ئەیکردن بۆ نمونە دوکانە بازارە بیکەن بە مەعمیلی خۆی کە تۆ جارێک هەنگوینی لێکڕی هەنگوینەکەی سەختە بۆ ئەتوانی نەچیتەوە بۆ لای مەعمیلەکە بگۆڕی بۆ کەسێکی تر. زۆر چاکێکێک لە تایبەتمەندەکانی هەنگوین ئەوەیە کە خراپ نابێ هەنگوین دۆزرایەوە لە سەردەمی فرعونەکانەوە بگرە 2500 ساڵ پێش ئێستا تا ئێستا هەنگوینەکە ساغماوەتەوە باسی ئەمەمان بۆ بکەیت ینی ئەم زۆرمانەوەی هەنگوین ئەم خراپ نەبوونەی هەنگوین بۆ هەنگوینێکی ڕەسان بۆ هەنگوینێکی ساختە هەمان شتە تەبەن هەنگوینی ڕەسەن هەنگوینی ئەسڵ ئەمێنێتەوە دەردی جەناب داماژەت پێکرد چەند هەزار ساڵێک کە ماوەتەوە تێک نەچووە بەس هەنگوینی سەختەوانە هەنگوینی سەختە تێگەچێ تامی ئەگۆڕێ بەس هەنگوینی ئەسڵ تام و بۆنی خۆی لەدەست نادا بەس هەنگوینی ئەسڵیش بڵێم لە قەزیەی ڕوانەوەیان تەبەدور ینی وەکو هەنگوینی سەختە تەبەدور ئەکا بڵێن ئێستا بۆ نمونەوە هەنگوینە ڕەنگی زۆر جوانە بەس زیاتر لە جەوی ساردا تەبەدور ئەکا تەبەدورکردنەکە چۆنە ینی هەنگوینەکە ئەڕوێتەوە وەکو ڕۆنی لێ بەڵام دوای بە هەمان شێوەی خۆی ئاسایی ئەبێتەوە ئەتوانی بۆ نمونە لە دەفرێکی ئەوایە بیخیتە ناو ئاوێکی کوڵاوە هەنگوینەکە ڕوون ئەبێتەوە ئەو بەستنە یان ئەو ڕوانەوە لە هەنگوینی ئەسڵیشا ڕوودەدا. باشە کاکە ئیدریس هەندێک جار هەنگ خۆی خۆڕسکانە لە شاخە خود لە شوێنێکی ناو درەخت و چەند شوێنێکە خۆڕسکانە خۆی شانە دروست دەکا و هەنگوین دروست دەبێ چۆن بتوانین و هەنگوینە لێ بکەینەوە؟ ئەو هەنگوینە زیاتر ئێستا
وەکو جەنابەت ئاماژەت پێکرد هەنگوینی دار هەیە هەنگوینی شاخ هەیە ئەوە هەنگوینێکە خۆڕستکانە بڵێن لە ناوچە شاخاویەکان ئەدۆزرێتەوە زۆر کەسێ ئێستا زۆر بە نەزانی ئەیبڕێ هەم دارەکە سەقە دەکە هەم هەنگەکە چۆن ئەڵێ کە تۆ هەنگەکە و بڕی ئەبێت هەنگەکەش بێنیتەوە کە بڕات جارێکی تر ناتوانێت ئەو هەنگە لەو دارەیەیان لەو شاخەیە لە ڕگلێکەکەی زۆر کەسێ لە ڕگەوە لە ڕێگە شولینەکەیەوە جارێکی تر تۆ وەکوەوەیە هێلانەکە و لێ کاول کردووە ینی ئەتوانی بۆ نمونە هەنگوینەکە بە شێوازێکی زۆر جوان دەکەیتەوە زۆر کەسێ لە مانگی بڵێن ئێستا لە مانگی ئەو تا ئەی بڕێ لە مانگی ئەو تا بەشێکی زۆری لە شانەی هەنگوینەکان بێچووە گەرایە ڕشتویەتی تۆ ئەبێ لی گەڕیتە ئاگاتە تقریبا 25 ئاگاتە مانگین و لەو کاتەیە گەراکە نامێنێ بێچۆکە نامێنێ هەمووی هەنگوینە هەنگوینەکە ئەتوانی دەرکەی بۆ نمونە سندوقێک لەگەڵ خۆتا ئەبیت دوو شانەی هەنگوین ئەبیت دوو شانە هەنگوینەکە کەیتە ناو سندوقەکە هەنگەکە بە دووکەڵ قانەیت شاکە ئادۆزیتەوە شاکە خەیتە ناو سندوقەکە دوایی کە دووکەڵ لێ هەنگەکان هەمووی ئەچێتە ناو سندوقەکە لە کاتەی تۆ ئەتوانی هەنگەکەش بێنیتەوە اینجا هەیە دارەکە لە بن ئەبڕێ خۆی داری کلۆر لایەکی ئەبڕیت هیچ زەرەر بە دارەکە ناگات ئەتوانی هەنگوینەکەش دەرێنیت و هەنگەکەش دەرێنیت بە زۆر کەسەیە ئەچێ هەنگوینەکەش تێگەیە لە کاتێکە ئایبڕەکە بێچووی هەیە لە کاتێکە چۆن ئەڵێ هەنگەکە ناتوانێت دەریێنیان بەشی خۆی بۆ ناڵێتەوە جوان ناپۆشێ زۆر چاکە ینی با بڵێن هەنگوین کاتێکی دیاریکراوی هەیە بۆ ئەوەی هەڵبگیرێتەوە با ئەمە تامیکن فەرموو ئەمەینێکی زۆر تایبەتە ئەمە لای جەنابەت بڵێ لە شانە سپیەکەت ئەم کە تازێ زۆر لە شانەکەتان ئەترسم تاخیری بەرنامە لە دەماوەکو بنەیبیرم ناوەت سروشتیە ئەوە لە دەمی شاتوێتەوە هەنگینەکەی بخۆین ڕێنواز تۆ شوەرە ئاوێستە بەیانیە و یەکەم ڕۆژی داوامە و هەنگوی ناتوە ڕەنسە هەیە چیولەکەم ئەمە هی شاخە ئەمەی شاخە شانەکەی زۆر زوو توایەوە هەندێک جار شانەی هەنگوینەکە خۆی تر تاوە دووڕاستە بۆ نمونە ئەم سندوقە ئەساسەکەی بۆ دادەنرێ ئەمە تقریبی شانەکەی جیرە لە دەما بەزەحمە دەتوێتەوە بەس قەزیە هەنگوینی خۆڕەسک یان هەنگوینی دار یان هەنگوینی زەمبیل بڵێم زەمبیل کۆڵەسی قوڕی پێڵێن یان ئەوەی لای جەنابەت ئەوەی تارە هەنگوینە ئەمەیان بڵێ ئەمەیان شانەکەی تەبیعیە و شانەکەشی لە دەما زۆر زۆر بە ئاسانی دەتوێتەوە تاکە دریس شانەکەی ئەوە دەرناخەکە هەنگوینێکی باشە یان هەنگوینێکی ساختەیە شانەکە ئەومان پێناڵە لە قەزیە شانەکە بۆ نمونە ئێستا هەیە شانەی تەبیعیشی بۆ دادەنێ و بەڵام شیلەشی بۆ دادەنێ ئەنی شانەکە باشە ئەتوێتەوە بەڵام چۆن ئەڵێ سوودی هەنگوینەکە ئەو سوودەنیە کە تۆ بۆ دەرمان بەکاری دێنی یان بۆ چارەسەر بۆ دەوا بەکاری دێنیت ئەم سوودەی نابێت کە بەشی لە بەخەو بکرێت بەڵام کە شتێک سروشتی بێتەوە توانی بۆ هەموو دەرمان و بۆ هەموو هینێک بەکاری بێنیت دیارە ویستم ئەوە پرسیار بکەم بۆچی ئەوە هەنگەکانی تایە ئەوە پەڵێک گەرای پێمەوە ڕاستەوە هەر بۆیە نەما ئێستا بۆ نمونە ئەوە ئەم ساڵە بڵێ ئەمە ئەم ساڵە ئەو بەشە ئێستا ئەوە کە لە مانگی هەشتا 28 تقریبی لە مانگی نوێ ببڕێ ئەو گەرایشی تیانامە ئەو گەرایش ئەو بە هەنگێک کەس تۆ لە دوا ڕۆژای سادە لەکرد لەم گەرەیە اینجا بۆ نمونە ئێستا هەنگوین لە بازارە زۆرە خەڵک زۆر بەزەحمەت جێدەکاتەوە ئەنجا بەداخەوە ئێستا بە شێوەی ئۆنلاین پێیا بوو ئەنی تۆ تەماشاکەی زۆربەی پیجەکان لە 4 وەرزی ساڵ ڕیکلام بۆ هەنگوینەکە ئەنی مەگەر هەنگەوانێکی زۆر زەخم بێ ینی زۆر هەنگێکی زۆر زۆری هەبێ بتوانێت لە 4 وەرزەی ساڵە هەنگوینی خۆماڵی بەرهەم بێنێ لەنە هەنگوینی خۆماڵی لە 4 وەرزەیان نییە بە تایبەتی هەنگوینی شاخ هەنگوینی دار ینی چۆن دڵی خواستێکی زۆری لەسرە تۆ گەل لە ساڵانە 200 کیلۆ شتە بە مانگی خۆ ناگرێ لەبەرەوەی چۆن ئەڵەی خەڵک وەکو دەرمان بە دوای ئاگەڕە وەکو داوا بە دوای ئاگەڕێ بۆ چارەسەری نەخۆش بۆ چارەسەری لەم زۆر جار خانمان بە جوانکاری بۆ هەموو شتێک بەکاری دێنن لە هەموو ماسکە سروشتەکانی دەموچاڕن یەکێک لە پێکاتەکان هەنگوینە بەڵێ بەڵێ بەتەکی هەنگوین شتێکی زۆر باشە بۆ هەموو شتێک تەنانەت جارێکیان لە بەرنمەیەک دکتۆرێکی بەڕێز ئاماژەی بێکرد وتی هەموو ئینسانێک خانەی سەرەتانە لە شیا دروست ئەبێ بەس بەهۆی ئەوەی کە چۆن ئەڵێ بەیانیان هەڵەستێ مەناعی هەیە چۆن ئەڵێ مەناعی دروست دەکاتەوە و خانەکان لەنەوە بەزڵێ ئەو کەسانێک کە لە شەوان پێشخەوتن کەوچەکان گوینە خوا یان لە بەیانیا کە هەستا
هەنگوین لە بە شێوازی شەربە دەیخوا ئەڵێ بە هیچ جۆرێ خانەی سەرەتان لە لەشی ئینسانەیە دروست نابێ. زۆر چاکە ڕێنواز ئەڵێ چی کاکەتریسۆ لە باسی سروشتی هەنگمان بۆ بکات. دیارە کاڵێن هەنگ سروشتێکی تایبەت و شێوازێکی تایبەتیە بۆ ژیان پێمان خۆشە باسی تایبەتمەندیەکانی هەنگمان بۆ بکەین بەدەر لە هەنگوین خۆی. بەڵێ اینجا هەنگ بۆ نمونە جیهانی هەنگ زۆر جیاوازە، ینی هەت چەند تۆ باسی بکەی تاو نابێت. اینجا هەت چەند ساڵ ئێمە تقریبا ئێمە لە دوای 91ەوە لە تو ئینتفازە بڵین دەستمان بەکاری هەنگەوانی کردوتەوە، پێشتری شەر هەمان بووە. هەنگ هەموو ساڵی زانیارێکی تازی لێ وەردەگری. بۆ نمونە ئێمە لە هەنگە شاژنمان هەیە. شاژن کاری گەراڕشتن و سەرپەرشتی ناو کوورە هەنگەکەیە. هەنگەکە وەکو خزمەتکاریش دەکات، ئیشی هەنگ جیاوازە، ئیشی هەنگی ئاو کێش جیاوازە، هەنگی هەڵاڵی هێنێ ئیشی جیاوازە، هەنگەیە لەن ئیش و کاری هەیە بڵێن بۆ نمونە وەکو پاک و خاوێنی هەیە لە باب و نیزامی هەیە چۆنەڵی ئەو هەنگانەی کە شتێک ئێنێتەوە نەشیاوەتەن دروست نییە ڕێگای پێنادا بێتەوە ژوورەوە. لە بەهارات چۆنەڵی هەنگە نێرەمان هەیە ئێمە لای خۆمان کەرهەنگی پێڵین. ئەو کەرهەنگە ئیشی زیاتر جوودبوونە لەگەڵ شاهەنگە. شاهنگ لە بەهارە بڵێن بوون نمونە هەنگەکە چەند شاهنگێک دروست دەکە لە بەهارە کە کوورەی هەنگ دەرەچێ ئەو هەنگەنێریە ئیشی جوودبوونە لەگەڵ شایە. دوای ئەوە کە کوورە دەرچوو تۆ ئەو کوورەی ئەبێ بە هەنگێکی تازە. دوای ئەوەی ئیشی بە کەرهەنگەکە نامێنێ لەبەرەوەی کەرهەنگە ئیشە بەس جوودبوونە لەگەڵ شاژنە. دوای ئەوە هەنگەکان خۆیان لە ناوی ئەبن لەبەر ئەوەی ئیشکەر نییە. ئەوانش هەنگێکیان ناوێت کە چۆن لەسەر حەزری دانیشتێ شاژن چۆن کاتێ ئەمرێت چۆن جێگی ئەگیرێتەوە ئەگەر شاژنێک لە هەنگدا نەبێ یاخود لە کۆمەڵ هەنگێکدا نەبێ سیستمی ژیانیان چی لێ دێت. شاژن خۆی ئیلا بێ لە ناو هەنگا بێ. اینجا بۆ نمونە ئەو شاژنەکە لە ناو ئەچێت لە یەک وەرزە شاژن دروست دەبێتەوە تقریبا لە مانگی 3 تا مانگی 6 بەڵێ ئەل لە وەرزەیە شاژن ئەتوانێت هەنگکە دروستی کاتەوە. لەبەرەوەی لە دوای مانگی 6ەوە دوستی شکاتەوە ئەو سوودەی نابێت لەبەرەوەی لەو کاتەیە چۆنەڵی هەنگەنێر نامێنێ بۆ قەزیی تەڵقیع بوون. شاژنیش کە تا تەڵقیع نەبێ سوودی نابێت بۆ ناو هەنگکە لەبەرەوەی ئەو شاژن لە بەردەوام لەو سێ مانگەی زستان نەبێ بەردەوام ئەبێ گەرا بڕێژێ، ئەنی لە بەردەوام بێچوودا دەنێ بە ملیۆنەها بێچوودا ئەنێ. لەبەرەوە خۆی تەمەنی هەنگ کەمە، تەمەنی هەنگ تقریبا 45 ڕۆژ بە 50 ڕۆژە بەس لەبەرەوەی بەردەوام ئەم شاژن گەرادا ئەنێ بەڵێ بەس ئەو هەنگەی کە لە ئەو شاژنەکە لە مانگی بڵێم تقریبی 8 تا لە مانگی 9 گەرا ئەڕێژێ ئەم گەرایە سوودی هەیە ئەگاتەوە تا بەهار زۆرترین تەمەنی هەیە. لە ناگەرای تر تەمەنی کەمە هەموو 45 و 50 شەوەژی. کاکە دریز لە نێو جۆرەکانی هەنگدا ئاماژە و بە هەنگی هەڵاڵەدا تایبەتمەندێتی ئەم هەنگە چییە؟ چکە زۆرجا بەرگەمان دەکەوێتەوە. خۆی هەڵاڵە ئێستا بۆ نمونە ئەو شانەیە هەڵاڵێتیایە ئەمە هەڵاڵەیە دا بە تایبەتی بۆ ئەو کەسانێک کە هەنگوینی شەڵەگرن دای ئەنێن سەیریکە ئەمە ئەبێ بە مڕە ئەبێ بە کرم ئەبێ بە پەپولێزا زۆر کەسەیە ئەڵە هەنگوینەکەم داناوە دوایی کرم لێداوە ئەمێ ئەبێ لە زیاتر لە هەڵاڵەیە ئەمە هەڵاڵەیە لە ناویەتی کە دیقەت بی بەوردی زیاتر ئەم ڕێ لە هەڵاڵە دەدا. ئەو کەسێک کە ئەتوانێت بڵم بۆ نمونە هەنگوین هەڵەگرێ ئەبێ زۆر وریا بێ ئەم هەڵاڵەیە بەجیایی دانێ. لەسەر ئەو کرملیانەی باسە کرد حەزم کرد باسی ئەوە بکەم کاکە دریسکەم ئێمە چۆن لە ماڵە هەنگوینەکانمان هەڵگرین ینی بخێنە بەفرگیرەوە بخێنە کەوانتەرەوە بۆ نمونە لە چ پلەیەکی گەرمیە گونجاوە ئێمە بۆ ماوەیەکی زیاتر پارێزگاری لە هەنگوینەکەمان بکەین. ڕاست ئێستا هەنگوین کە بتەوێت هەڵیگری زیاتر دیقەت بە ئەوەی کە ئەو هەڵاڵەی تیانە بێ ئەتوانی بۆ نمونە لە دەفتێکی ئەوە داینی لە شوشەیە داینی بەس لە ناو کۆمەنتەرە داینی لە ناو سەلاجەیە لە بەشێکی چۆنەڵی ژێرەوە داینی شوێنێ زۆر ساردکەرەوە نەبێ. اینجا کە دادنا ئەتوانی بۆ نمونە بیکەیتە دەفتێکی ئەوە جوان بیپێچیت لە لایلۆنەکە اینجا بیخیتە سەلاجە لەبەرەوەی سەلاجەکە لە ئەو ڕێژە ساردیە لە عادی خۆی تێپەڕی هەنگوین ئەو سوودەی لە دەستەیە ینی ئەو سوودەی کە تۆ پێویستە بۆ دەرمان ئەو سوودەی نامێنێ ئەتوانی لە شوێنێکی وا داینی زۆر ساردکەرەوەکەی زیاد لە عاد نەبێ ینی بە شێوازێکی ئاساییان چۆنەڵی لە خواری گەرمی بڵێ با بڵێن
باشە تاقیکردنەوەیەکەیە ئەڵێن کە بۆ جاکردنەوەی هەنگی ساختە پێویستی بخیتە بەفرگرەوە تۆش ئەڵێ ئەبێ هەنگوین لە شوێنەکە دامرە پلەی گەرمی جێگیر بێت کاتۆ تاقیکردنەوەی هەڵەیە خۆی ئەو تاقیکردنەوە ڕازت نییە ئەساسی نییە لەبەرەوەی لە زۆر کەسەیە دایناوە لە بڵم بۆ نمونە لە سەلاجەیە دوای تەبەدووری کردووە هەنگوین تەبەدوور دەکات لە شوێن کە ڕێژەکەی زۆر سارد بوو ئەو تەبەدورەش لە ئەو هەنگوینە ڕوودەدا بۆ نمونە ئەو گوڵە مادەیەکی چوریتیایە کە هەنگیشی دیاکە زیاتر ئەو گوڵانە گوڵی زەیتیان پێڵەیان بۆ نمونە مادەیەکی چوریان هەیە ئەو جۆرە گوڵانەی کە هەنگەکە ئیهێنێت لەو ئەو گوڵێکە هێنێت لەو هەنگوینەیە تەبەدوور ڕۆدەدا لە شێوازەکە ڕوودا لە جەوی ساردا بۆ نمونە تۆ مەشی خەسەراجە لە مانگی یەکە لە مانگی دووە جەو ساردا هەنگوینەکە بۆ خۆی سپی ئەبێ و مادەیەکی چۆنەڵی چوری پێوە دیارە ئەنی وەکو ڕۆن هەنگوینەکە ئەمێت ئەگەر هەنگوینێکی ئەسلی بدوایەوەش چاکە بێ ئەوە هەنگوینی ئەسلیش چاگەبێ اونجا تامەکەشی لە دەستنادا سوودەکەی لە دەستنادا تاکە دریز بۆنی هەنگوین من بۆنی ئەمەم کرد بۆنێکی زۆر خۆش و پڕی هەبوو بەڵێ بۆنی هەنگوین چۆن جاکرێتەوە و بۆنی هەنگوین چییە و چۆن هەیە و چۆن نییە و خۆی بەداخەوە ئێستا لە بازاری ئەمڕۆیە ئەمەش پێیا بووە بۆنی سەختە بۆنی سەختە لە هەموو کاتێکا تۆ سەری هینەکە ولا برد بۆ نمونە ئەوە ئەەکەی بۆنی ئەم دوانە بۆ جیاوازە ئەمەیان هەنگوینی ماڵ ئەمایان هەنگوینی شاخە بۆنەکەشیان جیاوازە بڵێ اینجا هەنگوینی شاخ دایمە بۆنی زیاترە ئەم بۆ نمونەوە سەر لەسەر لابرد هەنگوینی ئەسڵ بێت بۆنیمانەرە باتامێکین بۆنی دێمە چۆنەڵی هەنگەژاڵە کێوی ئەمە تقریبی تامەکەی تۆزێ مزرە تامەکەی مزرە تامەکەی تقریبی تۆزێک بەلای مزرە هەنگوینی تاڵ چییە؟ هەنگوینی تاڵ خۆی کەشکەکە بێنە چۆن ئەڵێ لەو هەڵاڵەیە زیاترە ها چۆن دەڵێ تفت و تاڵی تایە لە هەنگوینی تاڵە یانیان بۆ نمونە لە دڕکێکی زەرتەیە زیاتر لەوە ئیژەکە ڕێگێکی تاڵی هەیە ئەمە لە هەنگوین لە بڵێم هەنگوینی تاڵ بەس ئەمەیان هەنگوینێکی خۆڕستکە هەنگەژاڵی پێڵێن هەنگەکە خۆی ماڵی ناکرێ هەر خۆی کێویە بەس ئەمە خۆشتر بوولەوانی پێمان بە بۆنیان شیرینە بەڵام کە تامێکەکەی بەڵێ تۆ میزریتیایە بۆ کەسانی کە شەکریان هەیە بۆ ئەو کەسانی شەکریان هەیە شتێکی زۆر گونجاوە ئەمە ئەمەیان بڵێ هەنگوینی تاڵ باش هەنگوینی تاڵ خۆی زیاتر وەکو ئاماژەم پێکرد هەنگوینی تاڵ زۆر کەمە زیاتر ئەوانەی کە شەکریان هەیە ئەو هەنگوینی کە هەڵاڵی تێدایە زۆر سوودی هەیە اینجا هەڵاڵا هەر بۆ خۆی چۆن دەڵی بۆ هەموو ئەو کەسانی کە نەخۆشییان یان نەخۆشی تریان هەیە ئەو هەڵاڵە دەرمانە شیفایە بڵێ زۆر باش هەنگوین تۆ تێ هەڵاڵە شیفای هەنگوینش دیسانەوە هەر شیفای بڵێ ینی تەنانەت لە ئەوەی کە هەنگ بەرهەمی دێنی هەموو شیفایە تەنانەت خواردنی مەلیکە خواردنی شەهانە بە تایبەتی بۆ خانمان زۆر بەسوودە بۆ بە تایبەتی ئەو خانمانەی کە چۆنەڵی هێلکەدانیان زەعیفە ئێستا من بیستومە زۆر دکتۆری کردبووی ئەو کەسانی کە بڵم بۆ نمونە مناڵیان نییە خوا مناڵی نیاونی چووە بۆ چارەسەر بردوویە بۆ ئەڵمانیا لە ئەڵمانیا دکتۆر خواردنی شاهانەی بۆ داناوە ئەنی چۆنەڵی خواردنی مەلیکەی بۆ داناوە کە بۆ ئەو ئافرەتانە کە هێلکەدانیان زەعیفە زۆر سوودی هەیە خواردنی مەلیکە خواردنی مەلیکە تایبەتە هەنگ دروستیەکە بەس بۆ شاژن بەس زۆر بە زەحمەت دەگیرێت زیاتر لە وەرزی بەهاریشە لەو کاتێک کە کاتی پورەیە کاتی زاوزەی هەنگە زیاتر ئەلەو کاتەیە خواردنی شانە هەیە نرخی چۆنە؟ نرخی گرانە نرخی بەغرامە غرامی تقریبا بە 5,000 تقریبا بەرامبەر 5,000 خۆمانیان بەڵێ 5,000 خۆمان غرامی ناتۆ بۆ نمونە هیچ نییە تۆ ڕۆ بە پێشا 250 غرامە ڕۆداکە 255 بزانە چەنەکە تقریبا بەراوردەکەی ینی 125,000 دەکات زۆر ینی لە یەک ڕۆ بە کیلوە باید 150,000 بۆچی ئەمە ئاواشانەکە تۆزە خڕەو ئێمە فێری هەنگوینی ئاوا بوون زیاترشانەی بەڵێ خۆی بووین هەنگی خۆمانە هەنگی ماڵیە ئەمە هەنگی کێویە ئەوە خۆڕستکانە دروستیەکە ئەوە زیاتر بە زۆر ئەمە بەڵێ ئەوە زیاتر بە دار و درەخت و ئەوانەیە دروزەکرێت یان ئەو شوێنانەی کە منتیقەی ناوچەی گەرمیێنن بە زیاتر شوێنێکی کەندەڵانە دڕکوشتیتیە بەو شێوانەوە بە شێوازە دروستیەکە ئەمە دارە؟ ئەمە دارە هەر بەدارەکەەوە ئەوە هەراتوانی بەدارەکەشەوە بەرزکەیتەوە بەزارەکە دڕکاویە وریا بە دڕکاویە چۆن تامری لەگەڵ
ئەوە شتێکی چۆنەڵێ زۆر تایبەتە و زۆر کەمە هەر شکلیشی زۆر هەر جوانە شکلیشی جوانە بڵێ بەس تێبینی ئەوەم کرد ئەمە زۆر شلتر بوو لەوە شلترە بڵێ هەنگوینی دار دایمە وایە خۆی زیاتر لە ڕێژەیەکی زۆر ئاو بەکاردێنێت دایمە هەنگوینەکەی ڕوونترە هەنگوینی دار شلترە ئەمە شلترە باشە کاکە دریس تایبەتمەندێتی ئەم جۆرەیان چییە؟ ئەمەشیان هەر هەنگەژاڵە بەس ئەمە تقریبا چۆن شێوازی جیاوازترە شێوازەکە جیاوازترە هەنگەکەی تەبعاً قەرەباڵغترە هەنگەکەی زیاتر بەقەوەترە شانەی گەورەتری لێەوە ئێستا بۆ نمونە ئەوە لەوانەیە هەنگی بێچووی ئەم هەنگە بێت ئەمە بێتووی ئەوەیە بەڵێ زیاتر شانەکانی بچووکترە نوێ ئەوە بەتەنیا خۆی بەقەدەم و ئەمانەیە بەڵێ با نیشانی کامەرەی بین هەرچەندە من ناتوانم زۆر هینیکەم لە بر ڕێک ئەژێت منش بامان شێوە زۆر جوانیشن شکلیان باشە من ویستم پرسیاری ئەوە بکەم کاک ئەدریس نەخۆشکەوتنی هەنگ چییە؟ نەخۆشکەوتنی هەنگ زیاتر نەخۆشی لای ئێمە زیاتر ئەو نەخۆشیانەیە کە کوشندەیە نەخۆشیێکی ئەوەی پێڵێن نەخۆشی لوک یان نەخۆشی باڵەقرتە نەخۆشی لوک زیاتر خۆی چۆن ئەڵێ وەکو نەخۆشیێکی ژێرپەنجە وایە زیاتر لە بێچووەکە ئەیە یان بۆ نمونە لە گەراکەی دەدا گەراکە پێشەوەی بێ بە هەنگ لە ناوی ئەو نەخۆشی لێدا هەر لە ناوی ئاپوکێتەوە ئەمرێ تۆ ئەبێ هەستی چ بکەی بۆ ئەو کەسانی کە هەنگەوانە ئەبێ ئەم شانانە هەر هەمووی دەرێنیت شانەکان دوورخەیتەوە لە ناو هەنگەکان دووبارە چۆنەڵی هێوا شێوا شانەی تری بۆ دانیتەوە بۆ ئێستا لە نوێ جارێکی تر شانگەکە گەرای تازە بڕێژێتەوە دەرمانی بۆ بەکار بێنیت بۆی ئەو چۆنەڵی بەسەر ئەو نەخۆشیە زاڵ بێت بەس پێش هەموو شتێکە بێ ئەو شانانێک کە ئەم نەخۆشیتی یا شانەکان لە بەرانکە دەرکەیت و دووریخەیتەوە زۆر سپاس بۆ کاک ئیدریس عەبدوڵڵا هەنگەوان زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا بووی بم بەیانیە بە هەنگوونە تایبەتەکانت دەمی ئێمەشە شیرین کردی هیوادارین بینەرانیش سوودیان لێ بینی بێ زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ زێتان کێشایە زۆر سپاس وچانێکی تر و یاخود وچانێک و ئەگەڕێنەوە لاتان